سڵاو ئازیزانم چۆنن هیوادارم زۆر باش بن ئەمڕۆ زەڵاتی جەرگیر دروست دەکەین پێویستمان بە جەرگیر بە خەیار بە تەماتە و لەگەڵ هەنار طبعا جەرگیرەکان وەکۆی بینن گەڵاکانی زۆر وردە پێویست بەوە ناکە بەڕای من وردی بکەیت بەڵام تۆ گەر هەر حەزیشت لی بوو ئەتوانی تقریبان بیکەی بە دوو بەشەوە بەڵام من ئاوا دایانم چونکە دوایی کە ئاوی لیمە و زەیتی زەیتون و ئەو شتانەکەی بەسەریە ئۆتۆماتیکیان گەڵاکە زیاتر ئەپیشێ و یعنی ئاو بە گەورەی نامێنێتەوە بەڵام ئەگەر هەر خۆشت حەزت کرد ئەتوانی تۆزێ گەڵاکە بکەی بە دوو بەشە و ناوێت تەنها و لاسیقانەی کە هەیە بەو شێوازی بن لێ بکەرەوە و بیکەرە ناو قاپێکەوە طبعا ئەمانە هەمی جۆن سەرەتاش تومەتەوە ئەنجا دواتر بۆ شێوازە ئەیکەمە ناو قاپێکەوە و بۆ ئەوەی بەها خۆراکەکەی لە دەستنەیە هەوڵ بدەن چەقۆ بەکارمەهێنن ئەگەر ویستی شتان لەتی بکەن تەنها بە زەختی دەستان بیکەن بە دوولەتەوە و بیخەرە ناو قاپەکە و داینێ ئازیزانم طبعاان پێویستیشمان با خیارە بێ خیارەکە بۆ شێوازە توێکڵەکەی لێ بکەرەوە و دواتر جوان جوان وردی بکە و بیکەرە ناو جەرگیرەکەەوە طبعاان خیارەکە گەرویستت زۆر ورد بێتوانی هەرکولی خارێک بیکەی بە دوو بەشە و دواتر بیکەی بە چوار و وردی بکەی ئەگەر ویستی شت زۆر زۆر خیارەکە ورد نەکەی ئەتوانی تەنها بیکەی بە دوو بەشە و بەسێتی ئازیزان ئەو پێویستیشمان بە تەماتەیە طبعاان خیار و تەماتەکە بە دڵی خۆتە چەنداناکەیتە ناوی من دوو خیارم بەکارهێنا و تەماتەکەش ڕاستەکەی من حەزم لێ توێکڵەکەی لێ بکەمەوە بەڵام هەندێکی تر هەیە احتیمالێ بە توێکڵۆ حەز لێ بیکاتە ناو زەڵاتەکە و یانیش جگە لەم تەماتە گەورانە تەماتە بچووکەکان بەکاربهێنی و لە ناوەڕازبی کا بە دوولەتەوە بە دڵی خۆتە ینی هەر کامێکیان بەکارێنی بەکاری بێنە و توێکڵی تەماتەکەش حەزت لێ بوو لێکیتەوە لێکەوە حەزت لێ نەبوو ئەتوانی لێ نەکەیتەوە بۆ شێوازە وەکو خیارەکە وردەکەی توێکیتە ناو قاپەکەەوە ئازیزان طبعاان پێویستمان بە ئاوی لیمۆ ئەبێ بەڵام ئای لیمۆکە با فرێش بێ واتە ئەوانەی کە لە ناو قوتوایە خۆ لەناو دەبەکانە بەکاری مێنە چونکە لیمەندۆزی لەگەڵ تێکەڵە هەندێکیان بۆیە هەوڵ بدا ئاوی لیمۆی فرێش بەکاربێنی لە تێک بەسا گەر حەزی شت کرد تۆزە تامی ترشتر بێ توانی دانەیەک بەکاربهێنی و جوان ئاوەکەی بگرە و ئیلیمۆکە و دواتر بیکە بەسەر زەڵاتەکەیە و ئێساژ من هەنارێک تقریبان هەنارێکی گەورە بوو بەڵام لە تێکیم پاکرد ینی هەنارەکەیم دەنکە کرد و ئێستاش کردمە ناو زەڵاتەکەمانەوە گەر حەزیشت لە هەنار نەبوو یاخود هەنارت بەردەست نەکە و ئاساییە توانی هەناری تێنەکەی واتە ئیجباری نیە بەڵام بیزەڵ دەبێ هەنار بکرێتە ناو زەڵاتەکەەوە و ئێستا پێویستمان بە هەندێک خوێ ئەبێ طبعاان خوێکەش بە دڵی خۆتا چەنی تێەکەی و پێویستمان بە زەیتی زەیتون و بە ئاوی هەناری ژەبێ واتە ڕووبە بە هەنار ئیترەمانە هەمووی تێکەڵەکەیت و دوای لەسەر قاپێک سێرڤزیەکەی بۆ هیوایم کە سووتان لێبینی بێت تامێکی زۆر خۆشی هەبوو من خۆم زۆرم بەدڵ بوو هیوادارمێش تاقی بکەنەوە و تەنها زەڵاتە بار خیار و تەماتە نەبێ هەندێشتی تری لەگەڵ تێکەڵ کە باشێوەیەکی جیاوازی هەبێ هیوادارم سووتان لێبینی بێت طبعاان حموز بلتەحینەکەش دام ناوە هەر لە یوتوب لە چەناڵی خۆم چاواز ئاسۆ ئەتوانن لەوێ بینەری بن